کاکتۆریا من پیانەڵێم لە کاتی پارشێ و یان بەربانگیان شەو حەپەکانمە خۆم ئیتر ئەوەکەی کێشەیە مهمەوەیە کە من حەپەکانم بخۆم ئەوە حەلە بێت بەوە خۆ کاک دکتۆریان بە خۆتەڵم یعنی دکتۆر پیوت و ئەمە عیلاجەکانتە بۆ زەخت و شەکرەکەت گورچی لەگەشێک کە لاوازەیە گورچیلت هەیە چۆن ینی ئەکرێ تەنها بە پاشێ و کاتی مەغریب و بەربانکردنەوە شتێکە چێ تۆ بەیانیان هەیەی دوای نان خواردن خەڵک بەیانەکەی نانەخوا حوتە خوا هەشتەخوا حوتیش بێ دوایەوە چۆن بێ پێنج لە جاتی حوت ئەی نیوە ڕۆیان خۆ نیوە ڕۆن تۆ ڕۆژگاشکێنی نایشکێنی ئەی عەسر چۆن ئەمانە سێژەمی لە کیزە چێ دانیاڵە من بە دوو ژەمەی خۆم چۆن شتیوە بێت خاتون جان ئەزانی تۆ هەندێک شت هەیە حاجی پەری شتەکان تێکەڵەکەی ئەڵێ ئەگەر خوای گەورە لە کونفەیەکوونێکە هەرچی بێ ئەیکە ڕاستە بەزەزانی هەموو شتێکیش ئەمری خۆی هۆکاری خۆی هەیە ینی هەر خوای گەورە لە قورئانی پیرۆزە پێمان ناڵێ هەنگوین شیفایە وەنیە یعنی یانچی هەنگوین شیفایە یعنی ئەگەر نەخۆش کەوتین هەنگوین خۆی یخۆ خوای گەورە خۆی پێمانەڵە بۆ نمونە دەیان شتی تر هەیە ئێ باشە تۆ نەخۆشی ئەمە دکتۆر عیلاجی بۆ نووسیوی معقولە عیلاجەکان نەخۆی چاک بیتەوە لێو خراپەکە خوشکی من خراپتر یەکات من تێ ناگەم ینی تۆ باسی فەرمانی خواکەی بەڵام لەم لاوانێ بێفەرمانی خواکەی چونکە تۆ نەخۆشی خوشکە بە ڕێزەکەم ئاەتی قورئانی سەریح هەیە ئەڵێ هەر کەسێ نەخۆش بوو بۆی هەیە بە ڕۆژوو نەبێ هەتا چاگە بێتەوە ئەزانی ئەو نەخۆشیانەی کە بەردەوامن چاکبوونەوەی نییە هەتا و کەسە خوای گەورە داوای لێ ناکە بە ڕۆژوو بێ بۆ معلوماتێ بەت فدیەکەیە چیە بڵێ کار دکتۆریان ینی دایکم خۆی زۆر باشە زانێ ئێمە هەمان شتمان لێ بەسەرەوە ساڵی پار ینی عینادیمان لەگەڵەکەم عینادی ئەم زۆر ناخۆشە بەڕاستی بوو ئێمە ینی ئێستا ئەو لە جاتی دایک و بۆکمانە چونکە ئەمە ساڵی پار هەمان کێشەمان لەگە بۆکمە بوو ئەویش سوور بوو لەسەر ئەوش بامان شێ عیلاجیە بوو ینی زەخت و شەکری لەگەڵا بوو ئەمان سوور بوو لەسەروی کە ڕەمەزان بە ڕۆژ تەنانەت پەیوەندیمان بە لیژنەی فتوواوە کرد هەماشیەوە پیان نابێ بەڵامان بەخسی ناکردژنەی فتواژ وتی پزیشکەکانیش پیان وتگەلێک کە پزیشکەکان پیانەوە بەکاتەنەعاتی نەکرد بە ڕۆژوو بوو سوور لەسەر ڕۆژووکردنی خۆی لە پێما بە نوێم ڕۆژی مانگە ڕەمەزان و کاک دکتۆر ینی لە کۆنتترۆل دەرچوونە خۆشیەکەی لی کرد بە جەڵتە و دوای ئەمری خۆشی کرد ینی ئێمە نامانێ هەمان شت بەسەر زۆرسوان نامانێ هەمان شت بەسەر دایکم بێت ینی ڕجاو دیەکەم بەشکم بەقسەی تۆ بکات بۆنی بەخسێمە ناکات بۆ ئیسفادە حاجی پەری لەم تەجروبەی هاوسەرەکە و باوکی کاگیادگا وەرناگری ئەوەتانێ هەل لە ماڵەکەی خۆتانە خوشی من بە لیژنەی فتوواوی مامۆسایانی ئاینیە وتویانە بۆت هەیە بە ڕۆژوو نەبی لەبەر نەخۆشیەکە بوو تەقریری دکتۆری شەیتر خۆمە عیلمەکەشەوە ئەمەش دینەکەیە بە قسەی نەکردوون ئەوە لە کۆنتترۆل دەرچووە چکەم خۆزانانی ئەو زەخت و شەکرێ لە کاتی خۆی حاجی بڕوا و هەبێ عیلاجەکان نەخۆی فعلەن لە کۆنتترۆل دەرەچێت کە تۆ زەختەکە بەرز بووە گەشتەوەگە جاری وایە نەکرد جەڵتە هەر لەگەڵ یا هەناسە و نایەتە دەرەوانێتەوە ئەو زەختە بە بەو عیلاجانە زەبتەکرێن ئەی بۆ تەجروبەکەی حاجی دووبارە بێتەوە لەسەر تۆ کاک دکتۆریان ئەفو قسەشەکەی ینی ئێمە پێمان و تۆ پێشترەوە خۆشی زۆر باش ئاگادارە پێمان تۆ لە بری ئەوەی کە بری ڕۆژبوونەکە دین هەرچێکی وتوە فدیەیە خواردنی کەسانی ژارێم ئاما دین بین تەنها بە ڕۆژومە بەینی ئەوە لە فەرمانی خۆی گەورە دەرناچم خۆی گەورە بەدیلی دانەوە بۆ حاڵتێکیوە ئێمە وتمان ئەوشی بوو ئۆکەین ئەوەش بوو ئۆکەین کە بەڵام هەر ینی قەناعەتمان پێ ناکە نەخۆی بوون ئەو نەخۆشیانەی کە مەسەلەن جاریوە تۆ چاگە بیتەوە ئینشاءڵڵا دوای نەخۆشیەکە بەس لە کاتی نەخۆشیەکە ناتوانێت عیلاج هەیە بەڵام ئەگەر نەخۆشیەکە هەر مزمین بێ ئەوەی درێژخایەنە ئەوە هەتای ڕۆژووی لەسەر نییە من لەم ئەمانە بەڕاستی بۆ ئەوەی نەکەوینە هەڵەوە پرسیارم لە کۆمەڵی مامۆسای ئاینیکە لە کۆمەڵی پزیشک کە کەسانی بانخوازن و خۆشیان هەم لە ناحی علمیەوانە پزیشکن هەم دینەکەشیان بە قووەت و خوێنویانە تۆ سەرچاوەکان خوێنەوە هەمان شتیان نەوت حاجی بڵێ ڕازەکەی کوڕەکەم بەڵام نەخۆشەکانی من وەگەوی باوک ینی ئەو ڕاست دەکات کە ئەم نەخۆشیانەوە هەیە وەکوی باوکی وایە ڕاستەکە بڵێ کاکتۆر بەس ئەم من نەخۆشیەکانم وەگەوی باوکی قورس نەبووم دوای ئەوەی ئەگەر بە ڕۆژوو نەبم ئەترسم من گونابار بم بۆ نمە باجی ڕەحمەی دراوسێمانەڵێ ئەگەر لەسەر نەخۆشیش بتوانی بە ڕۆژوو بی ئەوە خێرەکەی دەقاتیەوەیە کە ساغ بیت و بە ڕۆژوو بی بۆیە من حەزەکەم بە ڕۆژوو بم بۆی خوا ڕەحمم پێ بکا و لەم تەمەنمۆ نەکەومە سەر جێگە و نەبم بەبار بەسەر کوڕۆچەکانمەوە ئەم حاجی ڕەحمێت چیاویش حاجیە هەر حەجی نەکردەوە کە دووشی بێتی باشە بە پرسیار لە جەناب بکەین خوا
جەنابش خوا لێ قوبوڵکە حەجێ کردووە بەڵام خوشکە بە ڕێزەکەم من و تۆ لەکوێ قسەی خوای گەورە لەکوێ یعنی تۆ گوێ لە قسەی خاتونێ دراوسێتانە ئەگری ڕەحمەخان بەڵام گوێ لەو هەموو ڕاپۆرتی پزیشکە ناگری گوێ لە فەرمانی خوا ناگری ئەم نەخۆشیە کە لێ قورس کردی تەواو ڕەحمەخان فریاو ناکەوێت ینی تۆ ئەبێ ئێستا خوشکە بە ڕێزەکەم ئێمە ئەڵین کاتێکی دیاریکراو هەیە ئەم حەپە ئەبێ بخۆی کاتێکی دیاریکراو هەیە ڕۆژی چەند جارە تۆ ئەمە بێ ئاو بخۆیتەوە چکە یەک گورچی لەو ماوە گورچی لەگەش سستە ئەو هەمووی تەقریرەکانە باشە بۆچی بە قسەیان ناکەی بۆ بە قسەی ڕەحمەخانەکەی بە قسەی خوا ناکەی استەغفیر الله بۆ بە قسەی ڕەحمەخانەکەی بە قسەی پزیشکەکان ناکەی بۆ بە قسەی ڕەحمەخانەکەی بە قسە یعنی ڕەحمەخان لەم هەموو خەڵکە زاناترە